سلااوتان لەبێت پاش بڵاوکردنەوەی چەند وێنەیەکی جەنرال تاالبانی سەرۆکۆماری عێراق لە لایەنەکەی نیشتمانی کوردستانەوە ئەمڕۆ سەرۆکی هەرێم لە پەیامێکدا خۆشحاڵی خۆی دەربڕی بە هەواڵی باشتربوونی تاالبانی لە پەیامێکدا کە لە لاپەڕی تایبەتی خۆی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و سایتی فەرمی سەرۆکایەتی هەرێمدا بڵاوی کردوتەوە مەسعود بەرزانی خۆشحاڵی خۆی دەربڕیوە بە بیستنی هەواڵی باشتربوونی ڕەوشی تەندروستی جەنرال تاالبانی و هیواشی خواستووە کە بە تەندروستیەکی باشەوە بگەڕێتەوە هەرێمی کوردستان. بەمبەستی گفتوگردن لەبارەی ڕۆژی ناجێگیری و مەترسیداری ئاسایش لەم چەند ڕۆژەی دوایدا سەرۆکی پەرلەمانی عێراق داوای بەستنی کۆبوونەوەیەکی بەپەلەی پەرلەمانی کرد لە ڕۆژی سێشەممەی داهاتوودا کە تێیدا میوانداری هەریەک لە وەزیری بەرگری بە وەکالەت و وەزیری ناوخۆ بە وەکالەت و هەردوو فەرماندەی پرۆسەکانی دیجلە و بەغدا بکرێت. نووسنگەی ڕاگەاندنی ئوسامە جێفی لە بەیاننامەیەکدا ڕاگەیاند کە تەقینەوە تونند و تیژە خوێناوەکانی چەند ڕۆژی ڕابردوو بەڵگەی حاشا هەڵنەگرن بۆ شکستهێنانی سەختی دەستگاکانی ئاسایشی حکومەت لە پاراستنی گیانی هاوڵاتیان. سەرۆکی وەقفی شیعی ئیدانەی ئەو تونند و تیژ و تەقینەوانەی کرد کە ژمارەیەک مزگەوت و حسێنەی لە شاری بەغدا و پارێزگاکانی تری عێراق کردوتە ئامانج هەروەها چەند وڵاتێکی ناوچەکەی بەنانەوەی ئاژاو و دووبەرێکی تایفی لە عێراق تۆمەتبار کرد. ساڵح حەیدەری ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا ئاماژەی بۆش کرد بە ئاماجکردنی شوێنی خواپەرستی لەلایەن گروپە توندڕەوەکانەوە ڕنگدانەوەی بۆ ئەو ڕقوکینەی کە دژ بەگەلی عێراق هەیەە کە ئامانج لێوەی لاوازکردنی یەکێتی گەلە داواشی لە سەرجەم عێراقەکان کرد یەک هەڵوێز بن و توانەکانی خۆیان دژ بە و گروپە چەکدارانە بخەنەگەڕ. سەرچاوێکی ئاسایش ڕاگەیان ئەمڕۆ ژمارەیەک چەکداری ناسراوە بۆ سەیەکیان لە خۆرهەڵاتی شاری ڕوومادی لە پارێزگای ئەنباردانە و 5 پۆلیسی اتحادیان دەستگیر کرد و فراندیان کە بەنیاز بوون بچنە سەر کارەکانیان. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کرد کە چەکدارەکان پۆلیسەکانیان لەگەڵ خۆیاندا بۆ شوێنێکی نادیار بردەوە و تیشی هێزەکانی ئاسایی جەست بە دەستچوونەتە شوێنی ڕووداوەکە و هەڵمەتێکی چڕی گەڕان و پشکنینیان بۆ دەستگیرکردنی چەکدارەکان و ئازادکردنی 5 پۆلیسەکە دەست پێ کردووە. حکوومەتی واشنتۆن ڕزای خۆی سەبارەت بە ڕادەستکردنی موشک بە دیمەشق لەلایەن ڕووسیاوە دەربڕی و تاکیدیشی کردەوە ئەو کارە هێندەی تر حکوومەتی سووریا هەندەدات بەردەوام بێ لە جەنگ و قەیرانەکەش فراونتر دەکات. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ چاک هێگەڵ وەزیری بەرگری ئەمریکا مارچن جێمسی سەرۆکی دەستەی سوپاسالاری هاوبەش لە سوپای ئەمریکا ڕایگەیاند پڕچەکردنی ڕژێمی بەشار ئەسەد بە موشێکی نوێ و پێشکەوتوو لەلایەن مۆسکۆوە چارەسەری سیاسانەی قەیرانەکەی ئەو وڵاتە دواتر دەخات و ژمارە قوربانیەکانیش زیاتر دەکات. نیگەرانی ناڕزای حکوومەتی واشنتۆنیشی بەو کارە ڕاگەیاند. باراک ئۆبامای سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی مافیخۆیەتی بە هەردوو هەڵبژاردەی دیپلۆماسی و سەربازیانە ماوەڵە لەگەڵ قەیرانی سووریادا بکات. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی هاوبەشدا لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا ئۆباما ڕایگەیاند لە ئێستادا لەگەڵ هاوبەشەکانیان کار دەکەن بۆ ئەوەی قەیرانی سووریا بە ڕێگەی دیپلۆماسی چارەسەر بکەن بەڵام نابێت بەشار ئەسەد لە چۆرچەوەی ئەو چارەسەرەدا بێت و داواشی لێ کرد دەسەڵات جێبهێڵێت. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەشکرا شاد بن.